بەڕێز حەیدەر دەهەوی پسپۆری شیاندنەوە و چارەسەری مادەهۆشبەرەکان ڕاستەوخۆ لە بەغدا لەگەڵم دەبێت. بەڕێز حەیدەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەکرێت بڵێنی عێراق لە کۆماری کەپتاگۆن ڕزگاری بوو؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. الله السلام عليكم وبينرالي كردستان 24 أي مواد عراق لروي مادة هۆشبەرەکانەوە العراق اليوم مسرح لهذا کار بۆ نهێشتنی مادەکان دەکات، بەڵام ئێستا بەڕاستی ناوەندێکە بۆ بڵاوبوونەوەی ئەو زۆرە مادانە و بابەتەکە بە شێوەیەکی بەرچاو پێشکەوتووە بڵاو بۆتەوە. ئێستا گەلێک فێڵ بەکار دەهێنرێن بۆ ئەوەی ئەم مادانە بهێنرێنە نێو عراقەوە لە ڕێگەی درۆنیشەوە تێنانێت هەندێک مادە دێنە نێو عراق پێویستمان بە کاتی زیاترە بۆ ئەوەی بتوانین بڵێن ئێمە ئەو مادانەمان لە عراق نێشت و ڕزگارمان بووە. وەزارەتی ناوخۆ وە پاسەوانی سنوور پێویستیان بەکاری زیاترە. عێراق تا چەند توانیوێتی ڕوبەڕووی مادەهۆشبەرەکان ببێتەوە لە نێو خۆی وڵاتەکەی؟ يعني استطاعت الأجهزة الأمنية في الأمر دەستگا ئەمنیەکان لە ماوەی دواییدا توانیویانە دەتوانین بڵێن لە ماوەی 6 مانگی ڕابردوودا مازرگانێکی زۆر و بەکارهێنەری مادەی هۆشبەر دەستگیر بکات و ڕێگیری بکات لەوەی مادە هۆشبەرەکان بستێنێ و هەندێک پارێزگاوە تەنانەت زۆر تۆڕی مادە هۆشبەرەکانیش دەستگیر کراون کە بازرگانیان بە مادەکانەوە کردووە. جگە لە دەست بەسەرداگرتنی چەندین زۆر مادەی هۆشبەر و سەرباری ئەوەشکردنەوەی چەندین ناوەندی شیانەوە بۆ ئاڵوودەبووان بۆ دووبارە شیانەوە و هێنانەوە نێو کۆمەڵگەیان. ئەمە هەنگاوێکە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ بەدواداچوون بۆ بابەتی مادە هۆشبەرەکان و پێشکەوتن لەو بوارەدا کاتە لەم چەند ساڵەدا پێشکەوتن هەبووە، ڕەنگە نشستیش هەبێت. ئەمە شۆکارەکەی کەمی ئەو کەسانەیە کە لەم بوارەدا کار دەکەن بە تایبەتی لە فەرمانگە بەڕێوەبەرایەتیەکان و پێویستمان بە خەڵکێکی زیاترە، پێویستمان بە زۆرکردنی ژمارە و کەسانەیە کە لەو بوارە کار دەکەن وەکەوەی لەسەر جەم وڵاتان هەیە و پێویستە دەستگاکانمان نوێ بکرێنەوە و بەرپرسیارەتی بە کەسانی شیا و بدرێ بتوانن ئەو ئەرکانە ڕاپەڕێن. بەڕێز دەهەوی دەتوانیت پێم بڵێیت کە کاریگەری بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە عێراق و بەکارهێنانی لەلایەن هاوڵاتیانەوە چی بووە لەسەر ئەو وڵاتە و مەترسیەکانی تاکوێیە؟ طبعا هذه المواد المخدرة ئەم مادە هۆشبەرانە بەسەردەم زۆرەکانیەوە کاریگەری زۆر مەترسیداریان لەسەر کۆمەلگەوە لەسەر وڵات هەیە، بە تایبەتی لەسەر جەستەی مرۆڤ دەتوانین بڵێن کە دەبێتە هۆی داخورانی ئەندامەکانی جەستە لە دڵ و لە مێشک و لە تەواوی ئەندامەکانی دیکەی لەشی مرۆڤ. بەشێکی زۆری بەکارهێنەران بە شێوەیەکی پلەبەندی دەمرن لەبەرەوەی کاریگەری ئەم مادانە کاریگەریەکی پلەبەندیە و زۆر جار بابەتەکە ڕوو لە سترێس و فشاری دەرونی دەکات، بۆیە خەڵکێکی زۆر دوای بەکارهێنان خۆیان دەکوژن و کۆتایی بە ژیانی خۆیان دەهێنن. جگەلەوەی دەبێتە هۆکاری با بڵێن دەستدرێژی و هۆکاری دیکەی ئەوەی کە زۆر گەنج نەتوانن ئەرکەکانی خۆیان بەباشی جێبەجێ بکەن و بووێتە هۆکاری ئەوەی کە تەنانەت دوژمنان بتوان بە ئاسانی بەکاریان بێن و کاریگەری لەسەر کۆمەلگە و خێزان و تەواوی تاک بە تاکی کۆمەلگە دروست بکەن. کەواتە ئەم مادە هۆشبەرانە لە بنەڕەتەوە مێشک کۆنتڕۆڵ دەکەن و دەستنە و یەکە بە یەکەی خانەکانی لەشی مرۆڤەوە. مادە هۆشبەرەکان چەکێکن بۆ لەناوبردنی سەرجەم کۆمەلگاکان و هەر کەسێک بێ کۆمەلگا لە نێوبەرێت لە ڕێگەی ئەم چەکەوە دێت. بازرگانان دەزانن مادەی هۆشبەر چەکە بۆ دەست بەسەرداگرتنی گەنجانی نێو گەلێکی دیاریکرا و کاریگەریەکەی زۆر مەترسیدارە ژەهرێکە بە شێوەیەکی پلەبەندی مرۆڤ دەکوژێت و پێویستە هاوڵاتیان ئاگادار بن و ڕۆڵەکانی خۆیان لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دوور بخەنەوە و دەبێت یارمەتی دەربن لەوەی ڕوو لە ناوەندەکانیشیانەوە بکەن. بەڕێز حەیدەر بەپێی زانیاریەکانی ئێوە ئەم کارگانە تەنیا لە نێو سووریا هەبوونیا لە نێو عێراقیش پێدەچێت کە هەبن کارگەی دروستکردنی مادەی هۆشبەر مەبەستم. بابەتەکە تۆزێک ئالۆزە، ئەوە نییە تەنیا لە سووریا هەبێت، بەڵکو لە تەواوی وڵاتانی جیهان هەبووە و هاتووتە نێو وڵاتانی دیکەش. لە عێراق في كل دول العالم مسألة معقدة تحتاج إلى عملية. يعني العراق اليوم أيضا بدأ ئەمڕۆ عراق بە هەمان شێوە مادەی هۆشبەر بەرهەم دەهێنێت، بەڵام چاودێریکی ئەمنی توند هەیە بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا وەزارەتی ناوخۆ لایەن ئەمریکان هەمویان
ئەو شوێنانیان دەست نیشان کردووە هەوڵیاندا و دەوردا دەست بەسەر ئەو شوێنانەدا بگرنەوە و بازرگانە دەستگیر بکەن کە لە نێو عراقدا مادەی هۆشبەریان دروست کردووە. پێویستمان بە هەڵمەتێکی چاودێری زۆر تۆند هەیە چونکە تاکو و کەسانی سوودمەند بوو هەبن لەم بوارە بێگومان کارگە بەرەمێنانی مادە هۆشبەرەکانی زۆر دەبن و وا دەبێت کە بازرگانەکان ڕووتێ بگەن و گەنجان لەم ڕۆوە بقۆزنەوە. ڕەنگە ئامانج و سوودی ئەم بابەتە لای گەنجان شتێکی کاتی بێت چێژی و نەشئەیەکی کاتی بێت بەڵام لە بنەوەتدا بەکارهێنانیانە بۆ جۆرەها لایەن یاخود بۆ بابرێن ئابڕۆبردننی هەندێک کەس بەکاردەهێنرێن لە سەر ئاستی سیاسی لەسەر ئاستی دیکە و ڕەنگە کەسانێک بن کاریگەرێکی معنەویان لەسەر کۆمەلگا هەبێت کەواتە ئەو کارگانی لە عراق دەکرێنەوە پێویستە چاودێرێکی تونیان لەسەر هەبێ بە تێبەتیدا وەزارەتی نەوخۆ کاتێک کە تۆ سیستم بە یاسا کار دەکات دوور لە پشکێنە دوور لە ویست و حەزی کەسی بە دڵنیاییەوە ئێمە سەرکەوتوو دەبین لە ڕوبڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان بەڵام تاکو و گەندەڵی هەبێت و لە بەشێکی دەوڵەتیشدا بێت بێگومان دیار دەکە بڵاو دەبێتەوە و کارگەشت دروست دەکرێن. باشە کاتێک کە ڕژێمی سووریا ڕۆخابینیمان کەسی دووەمی ئەو وڵاتە کە برای سەرۆک کۆمار بوو لە پشت کارگەکانی بەرەمێنانی مادەی هۆشبەرەوە بوو. پێتان وایە لە عێراق بەرپرسان یاخود لایەنەکان تێوە گلابن لە بازرگانی کردن بە مادەی هۆشبەر؟ بەڕاستی ناتوانین بە دیاریکراوی بڵێن ئەم بابەتە بە هەمان شەوە لە عێراقەیە لەبەرەوە پیاوێکی سیاسی و ئەمنی نیم بۆ ئەوی بە دیاریکراوی بڵێم بەڵام لەگەڵ لە هەموو وڵاتانی دنیا شتێکی لەو شێوەیە هەبێت وە لە میدیاکانیشەوە دەبیستین کە دەستگە هەواڵگەریەکانی جیهان هەمویان بەشدار بوون لە بابەتی دزەپێکردن و قەچاقبردننی مادە هۆشبەرەکان و بەکارهێنانەوەی ئەو پارەیە لە بەرژەوەندی تا کەسیدا مەشتێکە لە هەموو وڵاتانی جیهان هەیە ڕەنگە لە عێراق هەبێت بەڵام ناتوانین ئێمە بە دڵنیاییەوە بڵێن هەیە خود بڵێن نییەوە لە چەند ساڵی ڕابردووشدا زانیوانە کە چۆن چەند بەرپرسێکی عراقی بازرگانیان بە مادە هۆشبەرەکانەوە کردووە لە نێو عێراق پێویستە دەستگا ئەمریکان چاوکراوە و هۆشیار بن پێویستە ڕژ بن لەسەر چاودێریکردن و بە دواداچوون و زیاتر و دەبێت میکانیزمی جیاواز بەکاربهێن بۆ گەشتن بۆ کەسانەتان ئەو بەرپرسانەی کە دێنە نێو عێراق و جانتایەکی تایبەتی خۆیان پێ دەبێت دەستگا ئەمریکان دەستیان بە هەموو شتێکی بەرپرسان و هەموو لایەنەکان بگات بۆ ئەوەی بتوانین ئاسایشی گەلی خۆمان پارێزین و ڕێگری لەوە بکەین بڕوو لە مادە هۆشبەرەکان بکەن کە دەبنەوە کار ئەو ڕژدیە لە حکوومەتی عێراق بینن بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان؟ أنا أعتقد يعني في هذه السنة نعم في السنة السابقة پێم وایە ساڵی ڕابردوو هەوڵی زۆر باشە بە لایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقی پێم وایە ساڵی ڕابردوو قوربانی باشیان داوە لەو ڕووەوە تواناکانیان بەرەو پێش چوونەوە لەو ساڵە ئێمە بینیمان کە بازرگانێکی زۆری مادە هۆشبەرەکان دەستگیر کران و وڵات بە تەواوی پارێزرا لەوەی یاخود هەوڵ درا پارێزێتەوەی ئەم ژەهرانە بێنە نێو عێراقەوە. ئێستا پێویستمان بە بازنەی کارکردن فراوان بکەین دەبێت ئەو بەرپرسیارەتە دابەش بکرێت جگەلەوە پێویستە تاقیکردنەوەکان زیاتر برەویان پێ بدرێت بە تایبەتی بۆ ئاڵودەبووان دەبێت لە قوتابخانە ناوەندی و داناوەندەکانیش بە هەمان شێوە تاقیکردنەوە هەبێ یاخود با بڵێن پشکنین هەبێ بۆ ئەوەی بزانین کە بەکارهێنان لە چه ئاستێکدا و ڕێگری لەوە بکەوین ئەوداوە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز حەیدەر داهەوی پسپۆڕی شاندنەوە و چارەسەری مادە هۆشبەرەکان لە بەغداوە لەگەڵمان بووی.